چەند سیناریۆیەک بۆ ئەم هەفتەیە هەیە بۆ ئەوەی موچە کێشەکانی موچە چارەسەر بکرێن و بتواندرێت پێش دەژن هیچ نەبێت موچەی مانجی 5 دابەش بکرێت. سیناریۆ یەکەم هیچ شاندێک بۆ پرسی موچە ناچێتە بەختە. سیناریۆی دووەم لەسەر ئاستی باڵا لە حکومەت هێرێمی کوردستان تە لەگەڵ سوودانی کراوە بۆ ئەوەی سوودانی دەسوەردان بکات لای خۆیەوە بڕیاری ناردنی موچەی مانجی 5 لەم هەفتەیە بدات. سوودانی ڕازی بووە موچە بنێرێت بەڵام بە قەرز. دوای جەژن دوو شاندی باڵا لە هەردوو لا پێک بێندرێن بۆ چارەسەرکردنی کێشەی داهاتەکان بۆ ئەوەی لە مانگەکانی داهاتوو کێشەی موچە دروست نەبێتەوە. بەڵام ناردنی موچەی ئەم مانگە بە قەرز لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان ڕەت کراوەتەوە. بەڵکو پێیان وایە لە سەرەتای ئەم ساڵ ڕێکەوتن کراوە. ڕێکەوتنەکە دەبێتە بنەما بە هەر 12 مانگەکەی ساڵی 2025. بەمەش هیچ لیژنەیەکی دیکە بۆ دووبارە ڕێکەوتن لەگەڵ بەختات دروست ناکرێت. سیناریۆی سێم لەسەر ئاستی سیاسی هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەی موچە هەیە. چوارچەوەی مانجی شیعەکان هادی عامری ڕاستپاردووە لەگەڵ هەولێر گفتوگۆ بکات. دوێنێ هادی عامری لە هەولێر بووە لەوێ بیندراوە. دوو جار بە تەلەفۆن قسەی لەگەڵ بارزانی کردووە. بەرپرسانی باڵای پارتی بینیوە. پێ دەچێت لە دوو ڕۆژی داهاتوودا سەردانی پیرمان بکات و لەگەڵ بارزانی کۆ ببێتەوە. چونکە قسەی کۆتایی پارتی ئەوەیە ڕۆژی دووشەممە بڕیاری کشانەوە لە پرۆسەی سیاسی عراق دەدات و تەواوی بەرپرسانی پارتی ئەوانەی پۆستەکانی حکومەتی عراق بەڕێوە دەبن لە بەغداد دەکشێنەوە. هەر ئەمە نییە. بڕیاری پارتی ئەوەیە لە هەڵبژاردننی داهاتووی عراقیش بەشداری نەکات. بەڵام تاوەکو ڕۆژێک بەر لە جەژن واتە پێنجشەممەی ئەم هەفتەیە دەرفەت بە حکومەتی عراق دەدات موچە بنێرێت. ئەم زانیاریانە چەند سەرچاوەیەک بۆ زوومیان پشتڕاست بکەن. چوارەم مەبەست لە ڕێخستنی کۆبوونەوەی ئەمڕۆی پارتی لەگەڵ لایەنە سیاسیەکان کشانەوەیە لە پرۆسەی سیاسی عراق و داوا لە لایەنەکان ناکات پشگیری بکەن یان هەمان هەڵوێستی پارتیان هەبێت. سیناریۆی پێنجەمیش ئەوەیە بەشی یاسایی لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە فەرمی داوا لە دادگای فیدراڵی دەکات بە بڕیارێک لەم هەفتەیە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت هەروەکو لە بڕیارەکەی پێشووتری ئەنجومەنی دادگای فیدراڵی داهاتووە کە نابێت کێشەی موچە لەگەڵ کێشە سیاسیەکانی دیکە تێکەڵ بکرێت بەڵکو بابەتی موچە لە هەموو کێشەکان دەربهێنرێت و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە کێشە سیاسی و دارایی و تەکنیکیەکان لەگەڵ هەرێمی کوردستان نەبەستێت.